ئەگەر قەیرانی دروستکراوی دارایی هەموو سێکتەرەکانی ژیانی سست یاخود پەق خست بێت، ئەوە بۆ قوربانیکردن و ئاوردانەوە لە هەژاران بەو جۆرە نییە و خێرخوازان و هاوڵاتیان بە گەرم و گوڕیەوە ڕوو لە مەیدانەکانی ئاژەڵان دەکەن بە مەبەستی زیندوو ڕاگررتنی سونەتی قوربانی. خێرخوازێکی شارەزور ئاماژە بۆ ئەوە دەکات بەڕوونی بەرجەستەبوونی ئەو فەرمودەیی پێغەمبەری ئیسلام محەممەد درودی خوای لەسەر بێت لە پێشچاوانە کاتێک خێرکردنی وەک دارمێ وەسف کردووە تا زیاتری لێ ببڕی بەرهەمی زیاتر دەدات. ئەو دەڵێت قوربانیان ئەنجام داوە و زیاتر لە 15 ماڵیان بەسەر کردوتەوە، بەڵام لە بەرامبەردا زیاتر لە 20 پشک گۆشتیان بۆ هاتووە. لەم کاتی قەیرانەشە خەڵکی زیاتر ئەم ساڵ بە پەرۆشوەیە. بۆچی؟ لەبەرەوە چەند ساڵە ڕەنگە ئەسحی نەکردووە، ئێستا ئەڵێ کوڕەفەقی زۆرە باشم قوربانیە بکەم، با خێروبەرەکەت ڕومانتیەکە. ئەمجا بەخشینەوەی ئەم گۆشتش لە ڕاستیە ئینسانێک حیوانێکی سەر بڕیوە 15 پشک گۆشتیە، بەڵام ماڵی وایە 20 پشک گۆشتی بۆ هاتووە. یعنی لە ڕووی مادیەکەیەوە هەر لە جیا قانتاجی کردووە. ئەوە ڕووە معنەویەکەشی بۆ ئەڵڵاهو تەبارەکە وتەعالا خێر و حەسەناتەکەی لە یەکەم دقەی کە چەقۆکەی لێداوە و خوێنەکەی ڕشتووە تەواوی تر خوا قبوڵەکە ئینشاءڵڵا. وەک پێشینان وتویانە خوددا دەرگایەک دابخات هەزاران دەرگا دەکاتەوە. ئەمەش لە کاتێکدایە سەرڕای کەمبارانی و خراپی لەوەڕ بۆ ئاژەڵەکانیان لەم ساڵدا، بەڵام فرۆشیاران دڵخۆشن بە هاتنی جەژنی قوربان و دروستبوونی بازاڕێکی گونجاو. قەسابێکی شڕەتی دەکاتەوە، ئەوان کاتێک لە مەیدانەکانی ئاژەڵان ئاژەڵ بۆ هاوڵاتیان سەردەبڕن ڕەچاوی تەندروستی ئاژەڵەکە نەکەن و دەڵێن بۆ چەند دینارێک قیامەتی خۆیان نادۆڕێنن و چەندین جار ئاژەڵی نەشیاویان لە مەیدانەکە ڕەفز کردووە و خاوەنەکانیان لێ ئاگادار کردوتەوە. بەڕاستی من وەکو خۆم حیوانێک زۆر ماوردەتە ئەم ژێرم چادرە فرۆشتومە کەم کەس بە قەرز بردوێتی، هەموو کەسێک پارەی پێ بووە و ئەگەر هەر ئەوەنەیشی پێبێ بەژۆ قوربانی کردیە. بەڵام من داوا ناکەم لە حکوومەتی هەرێم، من داوا ئەکەم لەو خوا کە تاک و تەنیایە ناڕەحەتی ئاو، ناڕەحەتی گەرما و ناڕەحەتی بوجە و پارە لەسەرمان نەیەڕێتی، ئەمە زۆر ناڕەحەتیمان کێشاوە. بەڵام لەخوا بەزیاوێ خوا قاپێکی لێ بگرێ، قاپێکی بۆ کاتوە بە شوێکی تەندروست. ئێمە کە بزانانی ئەو حیوانە ناو لێدا یا ناوتی قوڵ بۆ یا هەناسەی زۆر ئەوەتنە دیارەوە سیژگەری تەواو نییە، لەیرە قبوڵ ناکەن تەواو لێ سەری نابرین بیرەوە ساحێبیە. دویامین بە شێوەیەکی ئیسلامەتی بسم الله الله ئەکبەرەکەین و اللهم صل علی سیدنا محمد صلی الله علیه و دیار پێغەمبەر صلی الله علیه و سلم و ئەو زەلامە ناوی چییە؟ چەخۆنێن بەملێ و حیوانە بە ناوی ئەو زەلامەوە کە ئەو حیوانەی بۆ قۆچی قوربانی خۆی و خانەوادەکەیەتی. سێهەمینی ئێمە کە خەڵکی تێتە ئێرە هاوکاری ئەکەین، نزیکتری قەزاەوە خزمە حیوانەکەی نەخۆش ئەڵێم نەخۆشە، وەکۆی کە چەند دوکتەرەکان ئەفەرمون لەسەر شێوەکی تەندروست ئەڵێن باو حیوانات تەندروست بێ ساخی ڕاستە، وەکو ئاینی ئیسلام ئێمە بێخەش لە ئاینی ئیسلام نەکەین. زیندوو ڕاگررتنی سونەتی قوربانیکردن لەلایەن موسڵمانانەوە کە لە یەکەم ڕۆژی جەژنەوە دەستی پێکردووە تا کۆتا ڕۆژی جەژنی قوربان لە هەرێمی کوردستان و جیهان بەردەوام دەبێت. ئەمەش گەرم و گوڕیەک بازاڕی خاوەن ئاژەڵەکان دەدات و سفرەی ماڵە هەژارەکانی ڕازاوە و دەوڵەمەند دەکات. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، شارە زۆر.